پرۆسەی خوێندن لە زۆربەی قوتابخانە و ناوەندەکانی خوێندن لە پارێزگای سلێمانی دەستی پێکردووەتەوە. چاوەڕێ دەکرێت پاش تەواوبوونی پشووی سەری ساڵ پرۆسەکە بێکجاری لە پارێزگاکە دەست پێ بکاتەوە. ئاسایی بوونەوەی پرۆسەی خوێندن لە سلێمانی لە کاتێکدایە زۆربەی مامۆستایان گەیشتونەتە و بڕوایەی پەیامەکانیان سەبارەت بە باشکردنی ژیان و گوزەرانیان گەیشتووەتە حکوومەتی یەرێمی کوردستان. لەبەرەوە نایەنەوێت لەمە زیاتر پرۆسەکە دوا بکەوێت و چارەنووسی ساڵێکی خوێندکاران ڕوبەڕووی فەوتان ببێتەوە. ڕۆژانە جێی دڵخۆشیە ژمارەی قوتابخانە و خوێندنەکان عەدەدی مامۆستاکان کاسنەوە ناوەندەکانی خوێندن زیادەکە و ئێمە لە سەرمانە ئەو وعدانی کە پێمان داون هەم پشتیوانیان بین هەم داواکانیان ڕەوایە هەم بۆ ماوەی 6 مانگیشە تا پرۆسەی پەروەردە تەواو بێ بۆ ئەم ساڵی خوێندن حکوومەت ئەو بڕی پاری هاندانیان ئاەتی وەلێشیان وەرناگیرێتەوە. ئەمە پێم وایە ئاوردانەوەیە کە لە گرنگی و ئەرکی پیرۆزی مامۆستایەتی و حکوومەت ئەم ئاوڕی لێداوەتەوە لە ئێستا ئەو نەئەتوانێت ئەوی تریشی ماوەتەوە هەموو فەرمانبەران ئەبێتە پاشەکەوت. تاقیکردنەوەکان پێداچنەوەی پێکەین کاتەکەی لە چ کاتێکا بکرێت. لەگەڵ دەستپێکردنەوەی پرۆسەکەدا بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی پرۆژەیەکی نوێی ئامادە کردووە و بەپێی پرۆژەکە لە ڕێگەی لابردن و کەمکردنەوەی پشۆکان قەرەبووی ئەو ماوەیە دەکرێتەوە کە بەهۆی بایکۆتەوە پرۆسەی خوێندن لە سلێمانی زیانی بەرکەوتووە. لە پرۆژەکەی منە ئاماژەمان بەوە داوە کە ئەکرێ بۆ ساڵی خوێندنی ئەم ساڵ بە وەلانانی هەندێک چالاکی هەروەها بەنەمانی ئۆف بۆ قوتابی هەروەها لابردنی پشۆکانی ساڵ ئەتوانین ئێمە لانی کەمی قەرەبووی ئەو کاتە فەوتاوە بکەینەوە قوتابیان و خوێندکارانش بۆی ئەم ساڵ سودمەت بن چونکە پێمان وایە ئەگەر ساڵی خوێندن ئەم ساڵی لە شاری سلێمانی بفەوتایە پێم وایە بۆ دەیان ساڵ ئەم شارە باجەکەی ئەدا قوتابیان و خوێندکاران لەسەر ئەو ئەساسە بە وردی دوو وەرزەکەمان تەتەڵە کردوتەوانێ و وەرزەکان تاقیکردنەوەکانمانتیا ئاماژە پێداوە بەڕێوەبەری قوتابخانەکان مامۆستایانی بەڕێز ئەوەی کە باسی داوای مافی خۆیەکان پێم وایە حەقێکی ڕەوای خۆیانە و پێویست دەکات حکومت بێ بەدەنگ داواکانیانەوە بەڵام خطورە و مەترسی ساڵی فەوتان گەیانونیێتە ئەو قەنەعەتێک کە ئیتر کاتی ئەوە نەماوە بەڕاستی بیر لەوە بکەینەوە هۆڵەکانی خوێندن داخراوە بێ. پێشتر بەهۆی بایکۆت و ناڕەزایی بەشێک لە مامۆستایان پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ ڕاوەستا، بەڵام بەم دوایە لە زۆربەی ناوەندەکانی خوێندن پرۆسەکە دەستی پێکردووەتەوە. چاوەڕێژ دەکرێت لە چەند ڕۆژی ئایندەدا بە تەواوی پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی ئاسایی ببێتەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.